کاک کاروان چۆنی؟ باش کاک کاروان سەر چاوم بەڕێزی باشی کاکە کاک کاروان چاوم بەڕێزی کاکە فەرموو کاک کاروان هەندە پرسیارم هەبووە ئەگەر کاتت هەبی من قادر نادرم هەندە پرسیارم لێت هەیە بەڵێ واللهی ئەگەر بەس تۆزێک ئەتەکێتی تەلەفۆنکردنت هەبوو با بەسەر چاو هەموو وەڵامی هەموو پرسیارەکان کاکە خۆکو سەر و کاروان یەک دقا خەرەتوو لە ئەوەلێ لەسەر فەتاح لەجێی سنداق و زەقورتە ئەگەر سەرۆکی حکوومەتەکەت بە بەیاننامە ئەتەکێتی هەبووایە ڕانە شەشە ئەمەوەمان ناکرد ئەمن تو ئەو دەرەی بە قوربان کورە تو کاروان هەرچی میدیای سێبەر هەیە ئەتوو جوێن بە خەڵک دەدەی هەرچی میدیای سێبەر هەیە ڕاز ناکەی دوو شەو نەبووە ڕاز ناکەی باشە فەرموو باشە ئەمن نامەم لۆ کاروان فەرموو یعنی بەس ئەوەندە ئێوە فێرە ئەو ئەتەکێتە ببن ئەو وەختی تەلەفۆن بۆ خەڵکی بکەن تۆ یەکوی تەلەفۆن ڕاز ناکەی یەک نییە ڕاست ناکەی باشە خۆست تەوقیتەکەی هەیە تەوقیت هەیە ڕقەمەکانی تۆ سێ ڕقەمە هەر سێ ڕقەمەکە لە لامە بۆ تەسویری دەکەم حەزەکەی بۆش دەنێرە باشە بۆم بنێرەوە کوی دەزانی سێ ڕقەم هەیە وەڵا برا لە بەلاژ نییە دەرێن سەرپەرشتی هەموو بەشی نهێنی سۆسیال میدیای پارتی بەڵێ هەرچی بکەین ئێمە خزمەتی وڵاتی خۆمان و گەلی خۆمان و خەڵکی خۆمانەکە باشە کاروان با بە ڕێزەوە گفتوگۆ بکەن کە تو خەتا لە تووشە کە ئەو جملەت کرد کاک کاروان تۆ زۆر بازەوە دەکەن تۆ سەرپەرشتی هەموو سۆسیال میدیای نهێنی و ئاشکرای حکوومەتی هەرێم دەکەی و نهێنی پاراستن دەکەی خۆزگەوە بۆ ئەو شەرەفە گەورەمان پێ ببڕا بە خۆزگە ئەی چێ سەرپەرشتی سۆسیال میدیایی پاراستن نازانم ئێوە دەڵێن ئێمە معلوماتمان هەیە و ئێمە خەڵکمان هەیە من دەزانم یەک لەوانە ئەتووی حکوومەت کاک قادر حکوومەت خۆی فەرمانگەی میدیایی هەیە بە ڕەسمی دەستگاکانی خۆی هەموو بەشی ڕاگەاندن هەیە لە هەموو وەزارەتەکان لە هەموو شوێنەکان و هیچ شتێکی شاراوی نییە یعنی چ پێویستی بۆ هێشتی شاراوی هەبێ ئەفەن ئەو دەبێژی حکوومەت دیارە بەرپرسی ڕاگەاندنی وەزارەتەکانی دیارە هەموو مؤسسەکان دیارە تا بڕۆیسە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر دیارە چی بەرپرسی ڕاگەاندنی ئەوە چ شاراوەیەکی تێدا کاک کاروان ئەدی چییە هەموو میدیا سێبەرەی پارتی بڵاو دەکاتەوە کە ڕکلام دەکە و خۆرە و نازانم چێ و خواکوورکە و چییە بڵاو دەکاتەوە ئەتون نوێنەری حکوومەتی هەرێم پارتی و نوێنەری حکوومەتی هەرێمنی بڕوا بکە هەشتەوە نووسی بوو زانیاری نییە لەسەرەوەی ئەم پەیجی چێە بەڵام بەخوای پارتی ئەعلامی ڕسمی خۆی هەیە و زۆر بەدەنگێکی زوڵالیش سەکا و ڕەخنەشەگرێ و هێرشەکاتە سەر نارەکانی و منەتی بۆن ئەو پەیجانە چۆنە دەتوانم دوای ئەوە لێرەش لە بۆ دابنێم دوای ئەوە دەیان پەیجت لە بۆ بژمێرم بەس ڕەخنە لەو خەڵکە نەکڕەخنە ئەو پەڕی سوکاتی تۆمەت بە ئێمە دەبەخشێ بە خەڵکی ئازادی خواز دەبەخشێ بە ڕەخنەگرەکانی پارتی حتا دەستبردن لە بۆ مەسەلەی ئەخلاقی دەبن ئەی چییە سەرپەرشتی دەکە بەس ڕەخنە لەو خەڵکانە دەگری کە ڕەخنەگری پارتین حتا لە باڵی نێچیریش دەدەن کەەوە چێشەی من نییە ئەڵێن کاروان محەممەد سابق سەرپەرشتی ئەو دەکات بەڵێ لە لای ئێمە هیچ شتێک نییە بە لە سێبەر و لە پەناوە بمانەوێت لە هیچ کەسێک بدەین هەرچی بکەین بە ئاشکرا دەکەین و بەبێ منەتانەش دەین کاک کاروان تۆ بە هەموو بەڵێ جارێ لە ناو پارتی بەخوا نە پەڕمان هەیە نە باڵمان هەیە ئەمە هەر هەموو وەختێکی بەڵێ طبعا ئەوە بخۆتە زانی یعنی ئەمڕۆ نییە ئەم قسەیە لەسەر مەسەلەی پەڕ و باڵ و فڵان و فیسارەکرێ لە حەفتا هەشتاکانەوە قسانەی لەسەر دەکرێت و دەشبینی پارتی هەمووی یەکگرتووە و لە حەملەی انتخابات دەیبینی لە مناسەبات دەیبینی لە چێتیش وا بوو یەکگرتوو بوو دا 20 باڵ و شت بوو خۆ بعد وڵایەتی هەر لە ئەساسەوە وانە بوو کاکاروان بە قوربان ئەمە
هەمومان دەزانێت ناوێکێتیش بەردەوام باڵ هەبووە لە وەختی تنگانش کە دەیانگوت یەک دەنووچین کۆمەڵێک باڵین یەک دەنووچین ئەزانم براکەم بزانم بە هەر حاڵ ئەوە کێشەشی ئەوە نییە من پرسیارم لەسەر پارتیە بەناسینە سەرێکێتی بەڵێ یعنی ئەسە تو بە هەموو ئەوەی خۆت دەتوێت قەنەعەت بە خەڵکی پارتی میدیای سێبەری نییە و ئەو دەیان پەیج و سێبەرانەی هەن کە لەوێن دەرەوە ئەمە سیاسەتی پارتی دەبینین و بە ڕێزیشی دەڵێن یەکێک لە دینەمۆکانی و سەرپەرشتیارانی میدیای سێبەری و پاراستنی پارتی من ئەوە نەک قسەی خۆمە خۆمت کاک کاروان من لە ئەوروپایمە بڕوا بکە چاردەوروبەری خۆت بە من دەڵێت واللهی ئەمن بەردەوام دێمە ئەوروپا ینی چ شوێنێکیش دەڵێن چ وڵات چ مەدانێک دەڵێن دێم ینی من بە بەردەوام هاتووە دەکەم بە خۆشتان لەوانەیە بزان خۆشت زوو ڕسمی من بڵاو دەکەی نانایەک جارمان بڵاو کردەوە کاک کاروان نەشمان زانیا من ئاگدارم هەموو شتەکانتان دەزانم گروپەکانتان ئەخەکە پێت دەڵێم لە هەواڵگریش دەکەی بڕوا ناکەی بزانە ئەڵەی چۆن بەس بۆ زانیار من یەک جار وێنەی توم لە مانجی دوای هێلکە بارانکردنی مەسرور بارزانی بڵاو کردەوە بەڵێ بەڵێ وا بووی دوای مانجی پێنج بوو درێمە نەلێتانە دەین نەهێرشتانەکەینە سەر هەرچیشمان هەبێ زۆر بە ئاشکرا و زۆر بە یعنی ئەو بەرجەراعەتەوە ئێمەشتی خۆمانەڵێن و کاک کاروان ئەنگۆ نەک کاک کاروان یەکێک لەو پرسیارانی تر من توخوا یعنی تاکەیت بۆ سێەم ساڵ دەیان پەیجمان نەک دەیان پەیج ئەمن بۆ خۆم 2 پەیج و 4-5 ئەکاونت و تا ئێستاش 5-6مان یعنی هەموو ئەوانەی کە ڕەخنەگیری جدین خەڵکی هەولێرین خەڵکی بادینانین زانیاریمان دەگاتێ تخوا تاکەی شەرم ناکەن ئێوە ئەرهابی ئەلکترۆنی بەرامبەرمان دەکەن شکایەتمان لێ دەکەن پەیجماندا دەخەن لە گەرمەی لایف تەشویشمان دەخەنە سەر ئێخر باشە دەبی چێوەمان لێ بکاتن کاکارۆسیارێک لە تو دەکەم ئێمە ئەوەندە بە قوتی شەرەکی فەیسبوکمان کرد لەبەرەوەی کاک کاروان هیچ ئەوە نییە کە ئێوە کابینەیەکی مخابەراتی ئەمریکا و ئەوروپا و هەموو شوێنێک دەڕوا فەیسبوک باشتەکرد بەڵێ ئێمە هێرشی ئەلکترۆنی ناکەینە سەر کەس ئەگەر بمان کرد بە ئێستا یەک پەیج نەدەما قسە لەسەر ئێمە بکە هەموویماندا دەخست ئەوە یەکەم دووەم یعنی پێتان دەکرێت یعنی پێتان دەکرێت یعنی پێتان دەکرێتن پێتان دەکرێت ئەتوو بۆ خۆ دەڵێ ناناخۆ ئەزانم تۆ ئەڵێ تۆ لا سەرک دەرێ ئەگەر ئێمە ئەوەندە بە قوت بین گرنگە لەو لای کەش دەرێگە بمانەوێ یەک پێیت نایەلین قسەمان پێ من ئەڵێم ئەگەر ئێمە ئەوها مسەیتەر بین لەسەر فەیسبوک و لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی تر کە بتوانین هەر ئایا قسەیەک بکەن و ئێمە دای بخەین کەواتە ئێوە بچنەوە ماڵ ئێمە لە هەموو شوێنێک زۆرمانێ لە ئەمریکا لە فڵان لەبیسە کاکە ئێوە دنیایەکی تان بوو خۆتان دروست کردو وانییە وەڵڵە هەیە غەڵەتە یعنی جنێومان پێدەن قسە ئەکرێ پێم بڵێ بەس دقیق باو قسە تاوەکەم بوختانمان پێکەن قسەمان پێکەن ئەو هەموو شتاکەن ئێمە ئەسڵەن زۆر تەبیعی کە لە فەیسبوکی خۆشمان شتێکە نووسین ئێوە لەرستان بێت کاک کاروان ئەتوانی یەک جنێوی من بڵێ واللهی ئێستا نابەس حەز دەکەیت دوای هەموو بۆ کاپسەر دەکەم بۆ دەلیل کورە کاکە جنێو بە خەڵکە دەی وەکو بە خەڵکە دەی بە عایری خەڵکە دەی وەکو کاک ئەو دروشمان ئەو وشانە هەموو کەس دەتوانی بڵێ من تەحەدات دەکەم ئەگەر هەموو ژیانی من بەقەت یەک ڕۆژی میدیای سێبەری پارتی ئەم قسەم یەک دقەی میدیای سێبەری پارتی سوکایەتیم بە خەڵکو بە بنەماڵە کردبی ئەگەر کاک کاروان بە هەزاران هەوادارتان دێتە ناو خۆ کۆمنتی ئێمە بەس دوێن بە دایک خوشکمان دەدا باشەنگۆ ناتوانین پەروەردەیان بکەن ناتوانانی هەوادار ڕابگری کابرا حەماسی هەیە کەنجێکە خۆ بەخەوە ئاراستە نەکراوە بڵێت بابا کاک کاروان یەک دوو نمونەت با پێت بڵێ من کە پۆستێک نەفرم بوو بێنەوە بڵێ فڵانێک بڵێ من تەوجیه کراوم بەوەی کەس نێ کورە کاکەم قادر قاچاغم دیتر کۆمنتی دە بۆ من بازاڕی نووسیە مەکتەب سیاسی بیان سەرکرددادی بووە ئەی هاوار پارێزەرتان دیتیە قاچاغ ناناسی پیاوێکی بەڕێز و بەتەمەنە
زبر وتم زبر كاتش من كرة قادر قاچاق هو اوتوماتيك گوتی ئەمن لەش ئەوەی شەید ڕەوف بەشداری نەکردیە بە ڤیدیۆ لۆم لێدا کابراایەکە بەو تەمەنەوە قسەی ناڕاز دەکات چاوی من کاک کاروان ئاساییە شخصێک باشە پرسیارێک یعنی ئەگەر شخصێک شتێک بڵێ ڕەئیەک بڵێ بۆ تەعمیمیەکەن ئاخر ئەوە ڕەئی نەبوونانە ئەوە دەزانین چێ قسەیەکی زۆر ناڕاز وتی ئەمن هەر بەشداری پرسەی شەید ڕەوفم نەکردیە بە ڤیدیۆ لۆم لێدا باشە یعنی چۆن دەکرێت بەڵێ ئەگەر من شخص ئێستا شتێک بڵێم ئەوە گزارشتە لە هەموو سیاسەتی پارتی کاکەندانێکی سەرکردایەتیش قسە بکات گزارش نیە لەسەر لە هەموو سیاسەت کا کاروان من تو باش زانین هەر کادیرێک لەو شوێنەی تێدا دەژی نوێنەری ئەو حزبەیە هەموو سەرکردایەتێک نوێنەری ئەو حزبەیە بەهەرحاڵ کا کاروان بینە سەر پرسیار ئەسلەکە کاچی من تۆ ناتوانین کۆڵی لەوە بکەی ئەرهابێکی ئیرهاب بەرامبەر بە کێ کا کاروان تخوای قەوز بۆ برە تەلەفۆنەکە تۆ ناتوانین کۆڵەوەکەی ئەرهابی ئەلکترۆنی ئێوە بەرامبەر ئێمە ناکەن چێ ئەو هەموو پەیزەی ئێمە ئیمەکی ئامێدی ئی تەفدای ئی ڕەزدەرگڕاوی دەسووتێنیت یعنی چێە شتێکت با پێ بڵێم ئەو گروپی ئێوە گروپێکی سەر بە پەکەکەن کورە بابە دانیشە پەکەی چۆ عاریسی ئەمدایان ئەمە ڕەخنەم لە زەمیل بای یەک دقا ڕەخنەم لە زەمیل بای چی کردی هەر ئەمان دقا هەتا ئێستا قسەیەکت لەسەر ئافۆ کردووە بەڵێ هەتا ئێستا قسەیەکت لەسەر سیاسەتی خراپی پەکەکە کردووە بەڵێ ئەتوانم لۆشت بنێرم بەس ئەمن سەرنج دەدەم لە سەوان بە حەیاتی کاکە ئێستا ڕەنجزەرە پەکەکەیە مەکیە پەکەکەیە ئەمانە کۆمەڵی خەڵکن و تۆش لەناو ئەو بازنەیە دای بەکەکەش لەناو قائمەی ئیرهابی ئەوروپادایە تو بەخۆ لە من باشتر دەزانی ئەزانم ئیش لۆ هەندێ دەکەن بەو ئتجا هەمان ببەن هەتا لە دام و دەستگاڕ بێ بەس بڕوا بکەوت تەقیمانەتان زۆر سەقەتەوە کۆم تەقیماتەکانی بکە شەرمە بەعاشرا بۆ نایڵێن ئێستا ئێمە چەندمان پێخۆشە خەڵک پێمان بڵێ مەلایی بڵێن پارتی چەندمان پێخۆش کاکە ئەمن دۆستیانم بە ئاشکرا دەڵێم دۆستی ئەو حرەکەی باکوورم لە حاڵەتی شۆڕش ژێڕین دۆستی ڕۆژ ئاوین بەڵام ڕەخنەشمان بەردەوام لێیان هەبووە لەو شوێنەی پێویستکە باشە من بۆ دەنێرم خۆ پێویست ناکە بە لای خۆزیە پەیجەکانتان نەسووتان با بزان چەندم مەبوو لەسەر سیاسەتیان باش بۆم بنێرە ئەگەر تۆ دوو دێڕی منطقی لەسەر پەکەکە منطقی بە پێوەری تویان بە پێوەری من ئەخر منطقی چێ ئەخر چێ ینی ئەوەی کە ئەنگۆ وەکو تیرۆریستێک دەتانێت بیان ناسین ئەمە ئەوانەمان پێشۆڕژێڕە نەخێرمە ئەمە دقەیەک ئەمراوانم پێشۆڕژ ژێڕە جەنابی سەرۆک جەنابی برا گەورە لە پەرلەمانی ئەوروپا ئەو پرسیاریان ڕوبەڕوو کردو نەیوت پەکەکە تیرۆریستە بەڵام من وەکو شەخص وەکو توێژەرێک بۆ دەسەلمێنم پەکەکە هەموو مقاوماتی باشە کاک کاروان ئەمن بەخۆم چەندین لێ دوانی نۆتەکانی مەسعود بارزانی دیکە پێیان ئەڵێ تیرۆریستە و بە فعلیش لەگە سوپایدا گیرکەر کە توینە 15-16 جار من بە خۆم لە نۆهەتەکان کاکە من متڵع بووم کاک کاروان ڕەنگبی ئەمن ئەتو تەمەنە نازام چندە من لە نەتویەکەوە لەناو ئەو دنیاەدامە ئەم بەخۆم دیدارم دیچە ئەوەی گوتیە ئەزانم برا هەواڵگریوی دەزانی بێکومان هەموو تاریخی تو دەزانم ئەزانم براکەم بەهەرحاڵ ئەوە ئیرهابە تەرککەن ئەمە بە زمانی مەدەنی وەکو کەسانی ئۆپۆزیسیۆنی ئێوەین وەڵڵاهی ئێمە ئەگەر ئیرهابمان بکرد بە ئێستا ئێوە ئەوها نەدەبوون هەر نەدەبوون ئەسڵەن وجودیان نەدەبوون نە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان نە لە ئیعدامی نە لە کاک کاروان قیمەدا هەڵمەواسن کاک کاروان چێ دێ لەو ئەوروپایە مەکی ئامێدی هەوڵ دەدا بە زیندیتی ئاگر لە ماڵی بەربداتن چێ دێ لەبەر دەرکەی ماڵی من هەوڵی تیرۆرم دەدا باش ئەوە پۆلیس هەیە لەوێ ئێقەی ناکە نا بۆ ئەوان نایڵێن بۆ من و تۆ بیڵێن بۆ ئەوان نایڵێن چێە بۆ خۆت ئەتو باش دەزانین لە سوید و لە ئەوروپای تحقیقات چەند ساڵ دەخایەنیتن ئی ئۆلف پالما بۆیە خەیمە دەگرن ئەخر ئەی چێ ئەمە کاکە دژمنکاریمان نییە لەگە کەس بە جددیمە ئەمە دەزانێتێتی شەوڵی داوە بەڵام ئەنگۆن و ئەم بەڵگەم لە دەستە بەڵکانیشم دایتە پۆلیس بۆ بەڵگەکان بۆ ئەمە نادیتە محکەمە مادام کە بەڵگەت هەیە لەسەر چۆن دەزانین ئەم داێنەتە محکەمە بەس بە تو پێ دوایە ئەتو بپرسە لە ئەوروپای کات دەباتن کاک کاروان بە قوربان ئێمەش ئەوروپا دەزانین چی هەیە دەزانین چۆنە بەردەوام من یەک نمونەت پێ بڵێم یەک نمونەت پێ بڵێم لە هەندێ لە
هەفتە بوو وازانم هەوڵێ ئەو لقینگۆ لە ئەوروپا هەوڵی لە ئەوەیاندا هێرشیان کردە سەر کاکمەکی کامەرانە بوو گۆڕان بوو 5 ساڵی خایان هەتا سکەی خۆی وەرگرت 5 ساڵ ئەو جا یەکەم جەلسە دەستی پێکرد براکەم 5 ساڵ يعني مثلا يعني ئەتو دەتەوێت بە من بە 6 مانگی بڵێم بەڵێ پەلاماری هەموو کەسەدا پەلاماری پیرۆزی هەموو کەسەدا کابرای کاکە بە زمان دەکە خۆ کاکاروان بە قوربان بە زمان دەکە خۆکو ئێوە بە گولە ناکە بە قوربان خۆکو ئێوە خەڵک تیرۆر نەکە بمان کرد با ئێسەمەکی دەما ئەرێ وەڵڵا هەوڵتاندا بە زیندیکی بشتێنن هەوڵتاندا قمبەلەتان لۆ نادەی چییە؟ ئەی چێکی وەڵا لەو شتە ئەزانی کاروان لە ئەوروپای کەس هەوڵی نەدایە ئەم بەخۆم ڤیدیۆم دیتە دوو دە بە بەنز ڕۆژانە حەوادیسەیە لە ئەوروپا ئەی وایە بە سووتان نییە باشە مەکی منتقە ئاولادێکی کوردە بە زمان قسە دەکا ئێستا 5-6 پۆلیسی هەواڵگری ئەلمانی لەبەر دەرکەی ڕاوەستایە لەبەر ئێوە معقولە ئێمە کەیسەکەنمان لەبەر ئێمە نییە مەکی هەر مۆزوع نییە بەڵام بەکی پەلاماری دار و بەردەدات کەسەدا باشە داوای لەسەر هەیە لە کوردستان ئەی کاکە قەی ناکەنا داواکانمان جوڵاندووە لە دژی کاروان ئەی باش کورە ئەرێ وەڵا دووسەیەکتان لەسەر دەرکردی و ئەمر قەبزی چییە پارتی دەکەم کاکە ئەوە تۆمەتی ئەخلاقی بۆ خەڵک دروستەکە ژیانی وەکو چی خەڵک تێکەدا کابرا تۆ داوای لەسەر ئەوە علاقی بە کاروان من قەزم لە ئێرهابە قەزم بانەت مەوزوعەکەمونە بێتە مەکی من قەزم لە شمولیاتە بە قوربان ئێوە ناتوانن کۆڵی لەوە بکەن کە سەردەشت ئێوە لەژێر سەردەشت ویدات ڕەوف کامل ئاکرێی ئەوانە هەموو ڕۆژنامە نووسن کە ئەو ڕۆساڕیادی ئەوەیە ئەوە بۆ چەند ساڵ باشە پرسیارێک بۆ هەموو مۆزوعەکە دەهێننەوە دەیخەنە ملی پارت لە شوێنێک بزر دەبێ بۆ ئێمە کەم کادری ئێمە بزر بووە قەت کەس لە هەولێر بزر بووە لە هەولێر و دهۆک بزر بووە شوێن هەیە یعنی مەسەلەن کادری پارتی تێدا شەهید نەکرابێت نانا ئەتو تیرۆری ڕۆژنامە نووسی پێ معقولە شەید ڕۆڤاکرەی 93 تیرۆر کرایە 93 وایە نا ئێقەی ناکە ناخۆ کەیسەکەی نەمردی ئەدی سەردەش عوسمان ئەدی مامۆستا وشیار باشە بوو کەس بەس دقەق یەک باشتەکان وەڵام بدەینەوە من عایلی سەردەشەمیان دەناسم بەڵێ و مۆزوعی سەردەش پێشتر وەڵامتان وەرگرتوێتەوە هەموو لایەک وەڵامی وەرگرتو بەڵام یعنی تیرۆریستە سەردەشت کاروان زەحمەت نەبێ یەک دقە کەیسەکان لێرە بە سیاسی دەکرێن وەی لێ دێت کە فەرمو هاوکار جاو شەهید کرا لە ناو هەولێر 4 دیرتان لەسەر نەوت بە شەرمنانەشتان بۆ پارتی کاروان بە قوربان کوژەکانی لە سزنن یعنی ئەم قسە من نامەنتەقی بێمعنانە چی دەیکەن بەردەوام هۆڵە لێ دەدەنەوە وایە ئەی باشە لەو کامیرەکانی چاودێریتان شارد بووە وایە نا هەموو خۆ باس ئەو وەختی مامۆستا وشیار شەهید کرا کامیرەکانی چاودێری مامۆستا وشیار شەهید کراوە مامۆستا وشیار دام و دەستگا ئەمنیەکان تحقیقاتیان کرد بە کوژەکانیان دەستگیر کرد و ئێستا لە ژوورێنە چێت پێ باشە بابێ با بچێت بۆ خۆی لەگەڵی دابنیشێ بەس ئەوان دەڵێن بەس ئەوان کاروان توخوای قوس ئەتو پێ دوایە سەردەشت تیرۆریستە دەڵی وەڵام تاوەگرت کەسێکتا هێنا گۆتان تیرۆریستە و ئیسلامی تو ویژدانت باوەڕت بۆ هەیە سەردەشتێک کە لە بنەماڵەیە سەب پێشکەوت گەندراوێک دەقی دان پێدانانی ئەو تاوانبارەشی بڵاو کردەوە ئاگادارتان دەکەینەوە کە لە بەرنامەکانی داهاتووماندا ئێمە دەقی ئەو دان پێدانەتان بۆ بڵاو دەکەینەوە قوتي ورا موصل بيتنا قشتي من 6 روز قرام موصل تلفون ولا كرت هاتكم بيع مباشر قلتم ها واحد ما جتان الكره كرت قلت والله الكره كمان كشتي لو كشتان قلت وعدي بيمان داغو وعد خويا دا يعني تجي كشتمان ودولت من فوزال هولي شاكين وبلبل او سو او تشتان كاك او استاج نازاني موضوعي سردش برنامجك شو استاج تو اكثر او الله يقول لنا او كان اعترافاتك تيداتي كابرا بخوي طلب داوامان لێکەوە ئیشمان لەگەڵدا بکە ئێمە نقلی قسەی کابرامان کردووە لە ئیعلام نقلی قسەکەی کراوە نەوتراوە سەردەشتی ڕۆژستا بەواتان من جملەکەم لە بیرە ئەو ئێستاش بەیاننامەکە کاکە ئەوە کەی لەگەدا دەنێ
کاکار ئەمە لەگەڵ دادنێ لەم ئەو کابرای بەر لەوەی سەردەشت شەهید بکرێت لە ژۆرێ بووە لە ژۆری بووە کورە بابە عیبە عیبە و قسانە مەکە بڕۆ ئەوە ئەمن تو تحەدا دەکەم بڕۆ مەلەڤی دەربینە ئەم قسانە دووبارە دەکەیەوە قسەی بێمەعنا وڵا فڵانە کەس پێشە وە لە ژوورێ ئێ بە دڵنیات دەکەم لەوە تۆزی عەقڵی خۆتان بەرنە سەرێ ئێوە لە وڵاتێکی کاروان با بە ڕێزەوە گفتوگۆ بکەین وشەی زبر هەموو کەس دەتۆ ئاخر نا بابا خەزانچە وشەی زبر پێی تەنگاوەبی من هەموو قسەکانی تۆ تەسجیلەکەم ئێستا حالیان و قسەکەی هەموو تقریبا 20 دقەی ڕێکە من قسەکانی تۆ تەسجیلەکەم بۆ ئاگاداری دەست خۆش بی نەکەیتەوە من هەموو بڵاوەکەم ئێ کاچی من بڵاوکەوە دەزان پێش خۆشە بەس ئەمان دوسێ پرسیارم هیچ پێم خۆش نییە بۆ جوابی تۆم داوە بە حیاتی ئامادە نەبووم جواب بدەمەوە بەڵام بۆ جوابم داوە ئێستا جواب نەدابای وەک ئەوەی خەڵکەکەی دیکە دەتگودا ئەوە ترسان وەڵامیان پێ نەبوو نیان وێرا ئێ ڕۆژە زۆر چاتم لەگەرت کرد زۆر چاتم لەگەرت کرد ئەنگۆ بۆ دەپرسن چیە جواب دەنەوە دوای ئەو ئاوا قسە بکە بڵێ کاچ دەزانی بۆ دەپرسم ئەتو 1:30 شەو تەلەفۆن کورە کاچ خۆم ئەیبا ئەوەتە لەبەر دەستمە 11 ئەوروپا بووە بە مانجی ڕەمەزان هەموو بەخ دەزانیە من تەلەفۆنێک بۆ بێ لە ئەوە دەکەم ڕسمم گرتووە بە سێ ڕقەمی کورە کاکە خۆ نافەوتێ دوو بووە دوو بە ناوی مەریوان عەلی بۆت کردوم بە ناوی ڕەشوان بۆت کردوم ئەمەیان بە ناوی ڕەشوان ئەوەی سەر لە تەسویرەکەش دەرچێت ئێ باشە باش ئەمە بە دوولۆم کردی بە قوربان 11 ئەوروپا بووە بەسییان فێڵە من ناکرێت کێشە ئەوە کێشێک نییە بەس کاچ من دەزان بە دوو ڕقەمی ئەوروپای لوتم کردیە ئاو بێنەوە دەست بشۆ هەر بەخۆی دوومەیە کاکە بەر حەڵە و پرسیە لای من خەزنە ئێ کاکە بڵاوکۆ لەگەری ئی خۆدانێ کاکاروان بە قوربات تو ناتوانین کۆڵەوەکەی پارتی ویدادی شەهید کردیا پارتی سەردەش شەهید کردیا حەزم لێ نییە بچینەوە نا ئەو قسانە ئاخر نا مەسەلە حەز نییە نە ئەو بەشەکە لە مێژووی ئێوە تازە یعنی دوو زەحمەت نەبێ بۆستە با وەڵامت دەبوو فەرموو هەر کەیسێکی کە پارتی پێتاوانبارە کرێ ئامادەم بە سەعات مناقەشە لەگەڵ ناکەم بەڵام ئەم مناقەشانە دیارە لەگەڵ ئێوە بێ ئیستیفادەیە چونکە بە قانونە ئێوە قبولتان نییە بە بڵۆکردنەوەی لێکۆڵینەوە و تحقیقاتە قبولتان نییە لێکۆڵینەوە تاقیقات چکرا ئەمادە نین وەختی خۆمان بکوژین قسانە بین کە دووبارەیە کاکاروان یەک دوو پرسیار دەکەم سەدام ئەو ئەنفال و چیمیایی کرد بەخۆ بە عەلی حەسەن مەجید ئەترافیان کرد تاوانبارەکە دیتووە جەریمەکی گەورە بکات سەدام لە ناو ڤیدیۆ بەخۆی ناڵێ بارزانەکانمان نات بۆ جەهەنەم من ئەڵێم لە ناو محکەمە بە قوربان لە ناو محکەمە لە ناو محکەمە شوبه ئەوەیان کرد بەس نان کاچی من کەس نایە یعنی ئەتو بە هەموو ئەوەی خۆت پێ دوایە ئێوە دێن دەڵێن ئەو کەسە ماکوشتە ئەنگۆ دێن یەکێتی دێ بڵێ ئەوم کوشتە ئێمە خەڵک هەبوو بە سزای چێتە وەکو چێ وەکو یعنی توشمان فڵانە کەسمان بە سزای گەل گەیاندووە ئەو هەموو کۆمەڵ کوژەی هەولێرێ ئەوە شەنگۆ نەبوون ماسەڵەی هەولێر مەسەڵەن ئەوەی لە بەرامبەر سوورچیەکان کرا ئەوەی لە بەرامبەر ئەو جەماعەتی باکوور لە شەڕی ناوخۆ لە هەموو لایەک زیانی جانی هەبووە دەبی دیل کە شەڕ بێ بەس دقیقا قادر کە شەڕ بێ لە هەموو دنیاش وایە تاریخی سویدیش بخوێنەوە تاریخی هەموو ئەوروپاش سەیریکە کە شەڕ بوو خەڵکێک کوژرێ یعنی تۆ بێ دوای ئەوە لە سەنگەر دەکوژێ بەس معقولە من لەو هەولێرە بووم 56 کەستان شەهید کرد بەشی زۆریان بریندار ئەوانەی قەندیلی ئەوانەی لە قەندیل نزیک بوون هەبوو بە دیل گرتان بەڵێ قەیناکە بەس کاروان ئەندە پرەنسیبی نێودەوڵەتی و ئەخلاقیە یەکە کە دیل بوو کە بریندار بوو دیل و ئەتو مەسەن دەتەوێت پیشامدا ئەنگۆ فریشتن کاچی خۆم لە شاخەوە ئێمە فریشتەنین نەستی دیعای فریشتەبوونیشمان نەکردووە بەڵام ئێمە دەڵێن شتێک کە کردبێتمان بە سەربەرزیەوە دەڵێن کردومانە ڕاست پێیان هەڵات هیچ ئازادی خوازەکتان کاروان دەتوانی پێم بڵێ ئەوە بکەی بڵێ ئێمە مەسەن هیچ لەوانەمان تیرۆر نەکردیە یعنی یەکشت عەرزکەم کاک قادر من ئێستا ئەگەر بۆ خۆمی دیعای هەر شتێک بکەم باوەڕم پێ مەکە بەزەوە قانون هەیە ئەوە دام و دەستگا کورە قانونی کاچی من 32 ساڵە 1000 راپۆرتان لەسەر دەرچووە کە لە کوردستان قانون نییە قانونی چ لە بۆ من مزادە دەکەی هیچ کەسێک نەیوتۆ قانون نییە دەڵێ خەلەل لە جێبەجێکردنی یاسا هەیە دەڵێ یاسا شتێک هەیە
بس هیچ راپۆرتێک لە دنیا نەیگوتووە لە هەرێمی کوردستان یاسا. ئەی باشە باش کاروان بە قوربان 32 ساڵە زیاتر لە 200 راپۆر دەرچووە هەمووی لە دەرەنجامی بێقانونیە لە کوردستان هەرچی پارێزەر زۆربەی پارێزەر هەستو ئەڵێ قانونی نییە قانون بوویتە زەڵاتە بەدەست ئێوە و یەکێتی و کورە گلەی لە ئەوروپاش هەیە بەس کاچ خۆم نەبووە ڕۆژنامە نووس بڵێن وەڵا کۆدەتای کردێ تا پرتان دۆز بتەوە نەبووە ئەو هەموو ڕۆژنامە ئەو جەماعەتەی ئازادی خوازانەی بادی بڵێ مەبەستە سیخوڕەکانە کورە کاکە سیخوڕ وەڵی ئەخر کاک کاروان تخوا منتقە لەو زەمانەی نانام بە بەس یەک جواب دەمێت پرسیارێک لە جەنابەت دەکەم بەچێ بەو بەڵگانەی بڵاوتان کردەوە کە لە بەو بەڵگانەی بڵاوتان کردو دوای ئەوانە کەسی ئازادی خوازن لووتکەی مرۆڤی جوانن ئەنگۆ چەند میتان گرتیە چەند ئیطلاعەتان گرتیە کاک کاروان چەند بەعسیتان گرتیە قادر بڕۆ لە محکەمەی هەولێر ناوم پێ بڵێت باش ئەتوی ڕاوێژکاری سەرۆکی حکووم نانە دەیک ناوم پێ بڵێ بڵێ ئەو ئیطلاعەتەمان گرتیە ئەو میتەمان گرتیە ئۆکێ کە بەس ڕاوەستە بەس دەقەیە دەیان جاسووسی ئەم لاولا گیراون دادگایش کراون کورە کاکە ئەو جملانە هەراتنە بە قوربان ئەو جملانە شمولی گوتنانە هەراتنە کورە کاچ خۆم بەچی کاک کاروان بە قوربان ئەو گەنجانە کاک کاروان بە قوربان هەموو مەلەفی ئەو زیندانە ئازادی خوازانەی بادینانتان بڵاو کردەوە تا پڕێکتان ئەگرت کۆمەڵە گوێنە کە لە تەفدە پرێس بڵاو کرابەوە گوتان ئەوە تەجەسوسمان لەسەر نەوتی ئینزالە لەسەر دەکە سیخوڕی ئەوانەی کە گیراون هەر هەمویان ئەو تۆمەتەی کە لەسەریان ساغ بۆتەوە بەڵگە لە بەردەست هەبووە بەتایبەتی بۆ کاکە بڵاوتان کردەوە ئەو بەڵگانە کەس مقنع نەبوو یەک ڕێکخراوی نێو دەوڵەت مەرجە هەموو بەڵگەکان درابێتە ئیعلام لە بەردەستی حاکمەکان هەیە کاکە حاکم کاکە ئەو پارێزەرەکان نەچینە سەرێ ئێدەڕێن هیچ تێدانە تاپرتان گرتیانی بە تاپڕی کۆدەتاتان بەسەدەگرێ دوای ئەوە مۆزوع بە تاپڕ نییە کاکە مۆزوع بە تاپڕ نیە خۆ ئەوانەی کە لەسەر سیخوڕی لە ئەمریکا دەگیرێن بە تاپڕیان پێ و مەرج نییە توکای لە سەچی بەدەستەوە بوو بێت نانە ئاخر ئەنگۆ نییە معلومات دەکاتەوە کاکە ئەو معلوماتانە کۆ کراوە هەمیان لە میدیا فەقیرانە بڵاو کردبووە وانە کاقادر ئەتۆ زانی چیە من لەگەڵ من کاکی منم بە خۆم لەگەریان هاوڕێم دەزانم کاکە جان بە قوربان ئێستا یەک ڕێکخراوی نێودەوڵەتی ئەسڵەن گەورەترین شکستی کابینەی نۆ لە کەیسی زیندانیانی بادینان هەموو دنیا ئیدانە کرد ئێستا تو دەتەوێت بە من بسەلمێنی بڵێ ئەوانە سیخوڕن یعنی هەموو دنیا غەڵەتە ئەنگۆ ڕاستن هەموو دنیا غەڵەت بوو ئەو راپۆرتانەی کە دراون بە هیومان ڕایتس و ئەوانەی دیکە پێ دوای چێ داوێتی پێدا هەمووی هەواڵی سۆشیال میدیا و ئیعلامی کوردستانە عەرەبێک و فڵان و فیسارێک لێرەوە دێ کاچ خۆم لە شی لە هیومان ڕایتس شەکەن چێنە زەحمەت نەبێت ناوانە نانا کاروان بە قوربان بزانی تو لەگەڵ یەکێک قسە دەکەی کە معلومەی هێرە سەرستەکان کاچ خۆم نانە بە غەڵەتم نەکردیە بەزانگۆ هێشتان وێنەکەی نازانن جوان نابینن ئەوە دەشبینی خۆشن لە جێری بە قوربان ئەمن 10 ساڵ لەگە نسیشم کردیا بابا ئەمن پێت بڵێن ڕێکخراوی جیهانی ناوی غەڵەت بکە هەموو پەیوەندی بە ئێوە دەکەن بە بنەماڵی قوربانی جیهانی هەیە غەڵەتیشیان کردو وەڵامیشیان دراوەتەوە لەسەر کورە چێ ئەو کابرایەتاندا ناوە هەر ئابڕووی حکوومەتی هەرێمی بینەوە من باسی ئەرقامی دقیق دەکەم ئەرقامی چ کراوە بە قوربان نووسیویانە فڵان حادیسە لە فڵانە ڕۆژ ڕوویداوە ئەو ڕۆژە نەبووە نووسیویانە ئەوەندە کەسی تێدا دەستگیر کراوە ئەوەندە نەبووە نووسیویانە ئەوەندە کەسی لا بکوژراوە و بریندار بووە وا نەبووە برای بەڕێز ئەو راپۆرتانە لە میدیاکانی کوردستان وەرەگیرێت بۆ خۆت دەزانی بەشێکی زۆری میدیاکانی کوردستان لەژێر تەئسیراتی ئەو بارودۆخە سیاسیەدا بەیانی بینی پارتیوێکێتی باش بێ وەزعەکە کەم دەبێتەوە هەندێکی دیکە خراپ ببێ ئەوانەی سلێمانی ئەو جەم خۆ دەزانی کێوچێنە باش کاچ خۆم ئەنگۆ 15 ساڵ علاقاتی استراتیژیتان هەبوو دەیان راپۆرتانە سەدەرکرا دوو ئەمن یعنی بە خۆم لەگەم نسی ئیشم کردیا راپۆرتانە دەربکری عنی چێ دنیا خراپەوە لەبەر ئەوەی 32 ساڵێک راپۆرتی لەسەرتان دەرنەچوە کە پۆزەتیفن حکوومەتێک بە خوێنی ئەو هەموو شەهید و قوربانیە دەرچووە
راپۆرتیانم پێ بڵێ بۆەوەی من پێت بڵێم چەند خاڵی ئیجابی تێدای بە کوردستان بە ئاخر راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش کوورە کاچ من هەمووی بازەوە دەکە پێشێلی یاسا هەیە حزب بڕیار عزیزەکەم پێشێلی یاسا لە دەزانی لەو هەر لەو راپۆرتی وەزارەتی خارجی ئەمریکا بڵاوی کردەوە کوورە فەرقە بە قوربان گەندە کاچی من بە کەنەدا دەڵێ ئەو وڵاتە پێشکەوتووە دەڵێ کوشتنی بان قەس هەیە لەوێ باشە باش خۆمە لێرن ئێستا کاروان بە قوربان سەمەسان لێرەش گەندەڵی هەیە بەس نەک مەسوولە پلەیەکەکان خاوەنی $100 ملیۆن بن پێم دەگەی نانە ئاخر ئەم پێت دەڵێم لێرەش پێشێلی نا من پێت دەڵێم لێرە پێشێلی یاسا هەیە بەس کاچ خۆم 56 ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوەندی جیهانی و سەفارەتی وڵاتان هەمووش گومانی زۆر گەورەیان کە لە کوردستان دادگایەک نییە یاسایی تێدا هەبیتن یعنی ئەو ئەتا ئێوە کەتینە پاش دەوڵەتی شیعەی عێراقی یعنی لە جیاتی مراجعەی خۆتان بکەنەوە ئەو پاساوانە چیە دێنەوە دوای ئەوەی بابە بڕۆ لە لیستی قائمەی بڕۆ لە لیستی قائمەی نێودەوڵەتی بکە بزانە هەرێمی کوردستانە پاش عێراقیش جێیانە هیچێک لە وڵاتە ڕەشەکانە هەرێمی کوردستان خۆی جێکێ لە کێشەهارە گەورەکانەوەی وەکو بەشێک لە عێراق سەیرەکرێ بۆیە بەردەوام ئەو کێشانەما بۆ دروستە دێ کوورەکە کاروان تو پێ دوایە قادر زەحمەت دەبێ یەک دقیقە بەڵێ ئەو راپۆرتانەی جەنابەت باسی دەکەی لە ئەگەر دەلاپەڕە لەسەر هەرێمی کوردستان نووسرا بێ نیوە بە نیوە بە ئیجابی باسی دەکا و بە سلبیش باسی دەکا و زۆر طبیعیە بە سلبیش باسی هەرێمی کوردستان بکرێ و مؤسساتی حکومەتی